لەگەڵ هاتنی وەرزی بەهار و نەورۆز هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە سەیرانگا و شوێنە گەشتیاریەکان دەکەن بەڵام زۆر جار لەلایەن بەشێک لە گەشتیارانەوە دیمەنی سەیرانگەکان و شوێنە گەشتیاریەکان بۆی فرەدانی پاژماوەکانیانەوە تێک دەچێت لایەنە پەیوەندیدارەکان داوا لە گەشتیاران دەکەن لە دوای خۆیانەوە پاژماوەکانیان بکەنە زەرفی تایبەتەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی گونجاو کۆبکرێنەوە لێپرسراوی هۆبەی پرۆژەکانیش لە فەرمانگەی ژینگەی سلێمانی ئاماژە بۆ ئەوە دەکات با پاراستنی ژینگە ببێ بە کەلتور لە نێوانماندا چونکە لە ئێستادا ژینگە سیاسیەکەمان لەلایەن چەند کەسانێکی سیاسیەوە تێکچووە با ژینگەی سروشتەکەمان تێک نەچێ چونکە ڕەنگە ژینگە سیاسیەکەمان بە کەسانی دڵسۆز بۆ دروست بکرێتەوە بەڵام ژینگەی سروشتەکەمان تێک بچێ زۆر بە قورسی و گرانی بۆ دروست دەبێتەوە. هەڵبەتە لە وڵاتی خۆماندا لەم وەرزەدا بە تایبەتی زیاتر لە وەرزەکانی تر خەڵکانێکی زۆر ڕوو دەکەنە سەیرانگاکان و شوێنە گەشتیاریەکان و هەروەها دەشت و دەربەگشتی بۆیە زۆر گرینگە کە پاراستنی ژینگە ببێ بە کللتورێک لە ناوماندا چونکە بەڕاستی ئەو سروشتە ئەگەر ئێمە بەدەستی خۆمان تێکی بدەین جارێکە بەو پاکی و بەو جوانێ نامێنێتەوە و زۆر قورس لە سەرمانەکە زیندووکردنەوە و پاکردنەوەی بۆیە لێرەوە ڕێنماییم بۆ هاوڵاتیانە داواکارم لیان کە ژینگە سیاسیەکەمان بەهۆی سیاسیە نەزانەکانمانەوە بەرەو تێکچوون چووە با ژینگەی سروشمان بپارێزین و پارێزگاری لێ بکەین. مامۆستایکی زانکۆش ئاماژە بۆ ئەوە دەکات پێویستە لە شوێنی فێرکردن و زانکۆ و شوێن ئەکادیمیەکان خۆشویستنی ژینگە و پاراستنی بخرێتە دڵی منداڵان و ڕێنمایی کچان و کوڕانیش بکرێت بۆ ئەوەی بە شێوازێکی ئەخلاقیانە مامەڵە لەگەڵ ژینگەدا بکەن. ئێمە هۆشیاریەکی تەواو کامڵمان نییە سەبارەت بەوەی کە چۆن ژینگە چییە سروشت چییە چۆن بتوانین لەگەڵ ژینگەدا ئاوێزان بین و سوودی لێوەربگرین و پارێزگاری لێ بکەین. بەشێکی بریتە لە نەبوونی هۆشیارێکی ئاینی کە پاراستنی ژینگە ئەرکێکی ئاینی ئەرکێکی ئەخلاقیە بەشێکی بریتە لە ڕایەنەهێنانی منداڵ لەسەر ئەوە کە ئێمە مناڵەکانمان لەسەر پاراستنی ژینگە و خۆشەویستی ژینگە پەروەردە ناکەین و بەشێکی تری بریتە لە نەزانینی کاریگەری خراپیەکانی پیسکردنی ژینگە فرێدانی یەک پارچە لایلۆن لە ناو سروشتدا لەو شوێنەی کە تۆ دەچێگەشت و سەیران پێویستی بە 80 ساڵ هەیە بۆ ئەوەی کەشی ببێتەوە. فرێدانی یەک پارچە پلاستیک پێویستی بە 450 ساڵ هەیە بۆ ئەوەی کەشی ببێتەوە. فرێدانی یەک پارچە شوشە پێویستی بە 1 ملیۆن ساڵ هەیە بۆ ئەوەی کەشی ببێتەوە. فرێدانی یەک پارچە لە دایبی پێویستی بە 450 ساڵ هەیە بۆ شیبوونەوە. فرێدانی پارچەیەک لە چەرم پێویستی بە 50 ساڵ هەیە بۆ شیبوونەوە. لەبەر ئەوە ئەگەر ئەو کەسەی ژینگە پیس دەکا و سەیرانگایەک پیس دەکا ئەو زانیاریە مەترسیدارە و ترسناکەی لابێت بڕوان ناکەم جارش کە دەستی بچێتەوەی کە ژینگە پیس بکا و ئەو شتە فرێ بداتە ئەوێ. ئەگەرچی لە وڵاتە پێشکەوتوەکان کارگەی تایبەت بۆ بەکارهێنانەوەی زبل و خاشاک هەن و پاژماوەکان دووبارە بەکاردەهێنرێنەوە بەڵام لە هەرێمی کوردستان نەک هەر نەتوانراوە ئەم کارگانە بهێنرێنە هەرێم بەڵکو بێگوێدانە ڕێنمایەکانی تەندروستی سەرجەم پاژماوەکان لە نزیک شار فڕێدرێن بەمەش نیشتەجێیانی نزیک لە فرەدانی زبل و خاشاکەکە زەرمەندی یەکەمن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.